بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وآله وصحبه ومن والاه. بەڕێزان خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکاتی خوا بڕژێت بەسەر هەموو لایەکمان. پێم خۆشە لە خزمەت مووقیفێک و هەڵوێستێکی پێغمبەری خۆشەویستمان بین، حەزرەتی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم. ئەگەرچی ژیانە پڕ لە نور و بەرەکەتەکەی هەمووی مووقیفی بەرزە، هەمووی هەڵوێستی جوانە، هەمووی جێگای پند و عیبرەت و ئامۆژگاری وەرگرتنە. ئەو مووقیفەی کە لە خزمەتیا ئەبین مووقیفێکە هەڵوێستێکە نواندوویەتی لەگەر گەنجێکی تازە پێگەیشت و گەنجێکی ڕێک و پێک، گەنجێکی سەحابی کیرام ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی، کە ئەویش ناوی جابری کوڕی عەبدوڵڵایە. جابر ئەفەرمێ لە یەکێک لە غەزایەکان لەگەر پێغمبەری خوا بووین صلی الله عليه وسلم، بەشداریمان کرد لە غەزایەکە. حوشترێکم هەبوو، بە حوشترەکە بەشداریم کرد، بەڵام حوشترەکە هەندێک نەخۆش و بێتاقەت و لەسەرخۆ بوو لە ڕۆیشتنە. بە هەر حاڵ لە گەڕانەوەیە ئەڵێ چونکە حوشترەکەم باش نەبوو، نەخۆش بوو، و دوا کەوتم لە جەماعەتی سەحابی، لەو جەماعەتەی کە بەشداریان کردبوو لە غەزایەکە. ئەڵێ لە ناکاو بینیم پێغمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوامەوە دەهێت. ئەو جار سەلامی لێ کردم و فەرمووی جابر ئەوە چیتە؟ لێرەوە بینین پێغمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو قائیدێکی سەرکەوتوو، وەکو باوکێکی میهرەبان، وەکو کەسێکی پەرۆش لە بۆ جەماعەت و لە بۆ ڕەعیەتەکەی خۆی ئەبینین ناچی لە پێشەوە بڕوە لە گەڕانەوە لە بۆ ماڵ، بەڵێ لە چوون لە بۆ غەزا، لە بەشداریکردنی جەنگ و جیهادەکە لە مقدمە ئەبی، چونکە ئازاترین کەس پێغمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. بەڵام لە گەڕانەوەیە پێغمبەری خوا وەدوا ئەکەویت بۆ ئەوەی کە پرسیار بکە و بزانیت وەزعەکە چۆنە، چێ بەجێ ماوە، چێ کارێکی هەیە، چێ احتیاجێکی هەیە، تاکو بۆی جێبەجێ بکە. اینجا ناوی جابر ئەبە، ئەفەرمێ سەلامی خوات لێبی جابر. زۆر مهمە ئینسان بە تایبەتی ئەگەر پۆستێک، ئەگەر منسەبێکی هەبێت، خەڵکانی خوارەوەی خۆی بناسی، بە تایبەتی وەکو ناوهێنان. ئەمەش یەکێکە لە مووقیفە جوانەکانی پێغمبەر صلی الله عليه وسلم کە هاوڵەکانی ناسیوە، وەکو ئەڵێ بەدایک و بابەوە ناسیوێتی، باب و باپیری لێ ناسیون. وەیە فەرمێ جابر بۆچی بە دوا کەوتووی؟ ئەڵێ یا رسول الله صلی الله عليه وسلم حوشترەکەم نەخۆشە، بۆیە تاقەتی ڕۆیشتنی نێماوە، بەجێ ماوە. پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وەرە خوارەوە دابەزە، خۆشی دا ئەبەسی. اینجا دارەکەی لێ وەرئەگریت، چەند جارێک بەسەر وشترەکە دەینیت، یان وەکو برێن لە شوێنێکی حوشترەکە ڕائەکاتن، اینجا ناوی خوا دەینی و ئەفەرمێ سواری حوشترەکە بەوە. ئەفەرمێ سواری وشترەکە ئەبین، سبحان الله، ئەرێ کە ئەنەما هیچ نخۆشی نەما ئەو حوشترە. بە شێوازێکی لێهات لەگەر حوشترەکەی پێغمبەر صلی الله عليه وسلم پێکەوە ئەڕۆیشتی. زۆر مهمە ئێمە تەرکیز بکەینە سەر ئەم هەڵوێستانەی پێغمبەر صلی الله عليه وسلم. تۆ تەماشەکە کەسێکی ئاوا مەزن و گەورە کە ئەمە سەید الخەلق، ئەمە گەورەی هەموو پێغمبەرانە عەلەیهیم سەلام، ئەمە سەرۆکی وڵاتەکەیە، ئەو جار دائەبەزی لە وڵاتەکەی، ئیشوکاری گەنجێکی فەقیر جێبەجێ ئەکا، و لە پاشان پێکەوە دەڕۆن بە متەساوی، بە یەکسانی. ئەوە نییە بڵێ چونکە من سەرۆکم و گەورەم ئەبێ لە پێشەوە بڕۆم ئەو لە دوام بڕوە. نا، ئەفەرمێ پێکەوە کەوتی نەڕۆیشتن، وشترەکەی من لە پەنای وشترەکەی پێغمبەر صلی الله عليه وسلم ئەڕۆیشت. اینجا فەرمێ دەستی بە حیوار و گفتوگۆ کرد لەگەر منە، دەستی بە قسە کرد. فەرمووی ژنت هێناوە؟ جابر گوتم بەڵێ ئەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم. دوعای خێری لە بۆ کردن، فەرمووی کچە یاخود بێوە ژنت هێناوە؟ گوتم نەخێر بێوە ژنە. فەرمووی بۆچی کچێکت نەهێناوە؟ گوتم آخر بابم لە غەزای ئوحودا شەهید بوو، 7 خوشی بەجێ هێشتونە لە بۆ من، ویستم ئافرەتێکی وا داخواز بکەم کە سەرپەرشتیان بکە. دوعای خێری لە بۆ کرد. لێرەوە یعنی هەڵبژاردننی ئافرەت گرنگە بە پێی ماڵەکە و بە پێی کەسەکە و بە پێی لێوەشانەوەکە بی. لە هەموو شوێنێکە کچ باش نییە، هەروەکو لە هەموو شوێنێکیشا بێوەژن باش نییە. پاشی ئەمە ئەفەرمێ کە ڕۆیشتین، پێغمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو سوعبەتێک خۆش و ئەمانە فەرمووی بۆ حوشترەکە نافرۆشی بە من؟ ئەویش گوتی قەیچیەکە ئەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم.
پێت ئەفرۆشم ئەگەر بکڕی. پێغمبەر فەرمی صلی الله عليه وسلم باشە بە چەندی؟ گوتی تۆ پارەیەکی پێ بدە. پێغمبەر فەرمووی بە درهەمێک ئەبی؟ وتم یا رسول الله جا درهەمێک یعنی زۆر کەمە، زەرەر ئەکەم یعنی بە درهەمێک. فەرمووی بە دوو ئەبیت؟ هەگوتم کەمە. دەی هەزێدەی کرد هەتا کردیە ئۆقیەیەک. ئۆقیە یعنی 40 درهەمی زیو. پێغمبەری خوا صلی الله عليه وسلم پێدا وتم زۆر باشە، معاملەکەمان کرد لەسەر ئەمە پێک هاتی. اینجا گەیشتینەوە مەدینە. پێغمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەگەرە خۆت ببە دواتر لە بۆم بینە. ئەڵێ کە چوومەوە ماڵێ و باس و خواسەکەم جێراوە لە بۆ خێزانەکەم، حتمما خێزانەکەی لە خۆی گەورەتر بووە، ئەڵێ گوتی سەمعا وەطاع، گوێڕایەلین وەڕازین بە معاملەکە. مادە معاملەکە دەگەر پێغمبەر کردی صلی الله عليه وسلم ئێمە پێڕازین. یعنی ئەمەش ئافرەتی سەحابی. ئەگەر ئافرەتێکی تر با لەوانەیە پیاوەکەی کە مەسەڵەن خانوویەکە سیارەیەکە بفرۆشی پرسی پێنەکە ممکنە قبولی نەکە یان ڕازی نەبی، بەڵام ئەم ئافرەتە ئەفەرمێ سەمعا وەطاع. اینجارێک کە سبەینەکە داهات هەستم وشترەکەم هینا لە پێش مزگەوت بەستمەوە، تەڵەن حوجرەکانی پیامبەر صلی الله عليه وسلم خێزانەکانی لە دەوروبەری مزگەوت. ئەڵێ چوم لەوێ دامنە بەستمەوە، چوومە مزگەوتێ نوێژم کرد. وەختێک بانجی منیان کرد گوتیان جابر وەرە ئەوە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئیشی پێتە. تەڵەن کە هات بۆ دەرەوە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم حوشترەکەی بینی بۆ فەرمی ئەم حوشترەی چییە؟ وتیانەوە ئی جابرە و ئەوەیە بە توی فرۆشتیە، فەرمی بانجی بکەنێ. ئەوجا فەرمووی جابر بڕۆ لەگەر بیلال ئۆقیەیەک لە زیو لە بۆ خۆت ببە، وە گوتیە بیلالیش بە زێدەوە لە بۆ جابر حیساب بکە. ئەڵێ بەڵێ زیوەکەمان هینا یان با بڵێن ئۆقیە پارەکەمان هینا، پاشان ویستم بڕۆم. پێغمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی ئەمە حوشترەکە لۆ بەجێ تێرێ. وتم ئەدی من پێم نەفرۆشتی ئەی پێغمبەری خوا؟ پێغمبەر فەرمووی صلی الله عليه وسلم خۆت لەگەر حوشترەکە و لەگەر پارەکە هەر هەمووتان بڕۆن. زۆر ئەرێ دڵم خۆش بوو بەم شێوازە ئەگەڕێتەوە لە بۆ ماڵەوە. بەڕێزە تۆ سەیر کە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم چ نەوع هەڵوێستی جوان و جوامێری هەبووە. پێغمبەری خوا زانیوێتی کە جابر تازە زەواجی کردووە، زانیوێتی وەزعی مادی باش نییە، ئەیەوێت چاکەی لەگەر بکە، بەڵام بە شێوازێک چاکەی لەگەر ئەکاتن کە ئەسڵەن هەس نەکا لە ڕووی دەروونەوە، هەز بە نەقسێک نەکات. ئەیەوێ پارەکەی پێ بدە، بەڵام لە ڕێگای کڕین و فرۆشتن دواترش وشترەکەشی لە بۆ ئەژێڕیتەوە. اینجا تۆ سەیری ئەم مولاتەفە و ئەو تەعاتوف و ئەم سۆزداری پێغمبەر بکە صلی الله عليه وسلم کە ئەینوێنی لەگەر گەنجێکە کە چەند قسەی خۆش و حیوار و ئەمانەی لەگەر ئەکات. تۆ تەماشای دڵسۆزی پێغمبەر بکە صلی الله عليه وسلم لە بۆ هاوڵەکانی، ئەوە نییە ئاگای لێ نەبن یان خەمیان نەخوا، بەڵکو پێغمبەری خوا زۆر حەنون بووە، زۆر خۆشەویست بووە لەگەریان وە کاروباریان جێبەجێ کردووە. ئێمەش کە خۆمان بە شوێن کەوتی پێغمبەر دائەنێن صلی الله عليه وسلم بەڕاستی ئەبێت چاو لە ئەو بکەین، بە تایبەتی لە مناسبەی مەولیدە یادکردنەوەی مەولیدی پێغمبەر صلی الله عليه وسلم بەوە دەبی کە ئێمە ئەم مەوقیفانەی پێغمبەر زیندی بکەینەوە. هەر یەک لە ئێمە کە بزانین لە دەوروبەرمان کەسانێکان ئەبێ پرسیاریان لێ بکەین لە ڕووی معیشەت و ژیان و گوزەرانیان، ئەوەی بۆمان ئەکرێ ئەبێ بیکەین و درێغی نەکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.